ئەلبەتە کۆنگرەی دیالۆگی یا بڵین بەرەو دیالۆگی کورد و عەرەب دیالۆگێکی سەرکەوتوو بەڕاستیش دیالۆگێکی سەرکەوتوو بوو ئەنجامەکانی چی دەبێت لە داهاتوو ئەلبەتە مرۆڤ دەتوانێت بەدۆداچوونی بۆ بکە لەبەرەوەی ئەو دیالۆگە زۆر گرنگە لە شوێنێکی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە چقی قەیرانەکانی هەموو دنیای دەتوانانی بڵێ ڕاستە و قەیرانە بەتەنیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە لە هەموو دنیاشەیە ئیدی شەڕە کۆچبەریە برسێتیە هەژاریە تونند و تیژیە قەیرانی ژینگەیە قەیرانێکی گلۆباڵە قەیرانێکی جیهانگیریەوە ئەم قەیرانە بەڕاستی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی کۆمەلگاکان هەیە لەسەر پێکەوە ژیان هەیە لەگەڵ پێکەوە ژیانی گەلان پێویستی پێکەوە ژیانی گەلان و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەوەرە سەرەکیەکانی ئەو کۆنگرێ بوو بۆشی لەبەرەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕاستی پێویست بە دیالۆگە پێویست بە دیالۆگی نێوان گەلانە پێویست بە دیالۆگی نێوان پێکاتەکانی کۆمەلگایە پێکاتەکانی یەک کۆمەلگە بۆ خۆی و کۆمەلگاکان لە نێو خۆیاندا لەبەرەوەی ئەو دیالۆگانی کە تا ئێستا هەبوو لە نێوان دەسەڵاتداران بووە و بۆ دابشکردنی کورسی و دابشکردنی سامانە سروشتەکانی سەرزەوی و ژێرزەوی و هەروەها بۆ دابشکردنی ئەو دەستکەوتانەیە کە هی گەلە نەهی دەسەڵاتدارەکانە بەڵام ئەم دیالۆگە کەمتر لە نێوان ڕۆشنبیرانایە لە نێوان ئەکادمیسیانانە لە نێوان بڵین پێکاتەکانی جیاوازی کۆمەلگە لە نێوان ژنانە لە نێوان گەنجانە لە نێوان شاعیرانە لە نێوان هونەرمەندانە کەمتر ئەو دیالۆگە هەبووە بە تایبەتیژە شوێنێکی وەکو عێراقا کە مێژوویەکی زۆر دوور و درێژی هەیە تەنانەت مێژوویەکی دوور و درێژی هەیە لە قەیران لەبەرەوە ئەو دیالۆگە زۆر گرنگە ئەو دیالۆگە دەتوانم بڵێم ناتوانم بڵێم سەرەتایەک بووە بەڵکو پێشتریش دیالۆگ هەبووە بەڵام ئەم دیالۆگە زۆر ڕنگدانەوەی نەبووە لەسەر ئەنجام ینی ئەنجامی نەبووە کە ڕەوتی گۆڕانکاریەکان بخاتە سەر سکەیە کە بەڕاستی ئارامی و ئاشتی و ئیستیقراریا بڵین ئارامی بۆ خەڵکی ئەم هەرێمە بێنێ بۆ ئەوەش ئەو دیالۆگی کورد و عەرەب یا بڵین بەرەو دیالۆگێکی سەرکەوتوی کورد و عەرەب زۆر گرنگە لەبەرەوەی دوو پێکاتەی ئەتوانم بڵێم هەموو پێکاتەکان پێکاتەی سەرەکی ناتوانم بڵێم پێکاتەیەک خۆی لە خۆیان زۆرینە و کەمینە زهنیەتی دەوڵەتە هەموو پێکاتەکان زۆر گرنگن بەڵام ئەم دوو پێکاتەی لەبەر ئەوەی ڕەنگڕێژکەری بڕیاردەری ئەو ئارامیان زۆر گرنگە ئەم دیالۆگە لە نێوان پێکاتەکانی عەرەب و کوردە ینی پەرەپسەنێت هەیبەتی لە نێوان ژنانی کورد و عەرەبە ڕەخنەکەی من لەسەرەوە بوو کاتێ باس لە ئابووری و سیاسەت و دەوڵەت و دیموکراسی و ئەم دەستەواژانە دەکرێت بەردەوام میوێنێکی پیاو لە ناوەڕاستی بابەتەکانایە یا بڵین لە چەقی بابەتەکانایە بەڵام کاتێ بازە مەسەلە کۆمەڵاتیەکان و یا بازە کێشە تونند و تیژیەکرێ یەکسەر تەنیا ژنت دەکەوێتەوە بیر لەگەڵەوەی کە ئەمە کێشەی زهنیەتە ڕاستی ئەمە کێشەیەکی قوڵی زهنیەتە کە هەمیشە ئەم ڕۆڵانە دابەشەکە ئەم دەستەواژانە دابەشەکە لە نێوان ژن و لە نێوان پیاوە بۆ ئەوەش کە دەستبردن بۆ ئەو زهنیەتەی کە پێی وایە هەنێک کایایە هەنێک بواری پیاوە قسەی لەسەر بکە و بواری پیاوەکاری تیا بکە و هەنێک کایی دیکە هەر تەنیا مۆرکی ژنی پێوەیە ئەمە بۆ خۆی کێشەیەکی زۆر قوڵی زهنیەتە کە دەتوانم بڵێم دیسانەوە تەمەنی ئەم زهنیەتە زیاتر لە 5,000 ساڵە ڕنگدانەوەی هەبوو لەسەر کۆمەڵگەی عێراقیە کۆمەڵگەکانی عێراق چکە کۆمەڵگەیەک نییە بەناوی کۆمەڵگەی عێراقی وە ڕاستی لە ڕوانگەی منەوە وەکو چۆن کۆمەڵگەی سویسریان کۆمەڵگەی بەلجیکی هەیە کۆمەڵگەیەک نییە بەناوی کۆمەڵگەی عێراقیەوە چونکە ئەم پێکەوە ژیانە ڕاستە خەڵی هاوبەشی لە قۆناغی ڕابردووە هەبووە بەڵام ئەم خاڵە هاوبەشانە بەڕاستی لەم 200 ساڵی ڕابردووە بە تایبەتیش لە سەرەتای سەدەی 20 بەدواوە بە دامەزراندنی دەوڵەت نێتەوە ئەم خاڵانە زیاتر بۆتە هۆکاری پێکدادان واتە ئەو خاڵە هاوبەشانی لە قۆناغی ڕابردووە لە مێژووە هەبووە بۆتە هۆکاری پێکدادان و دروستکردنی پشێوی لە نێوان گەلانە و زیاتر ئەمەش بەرهەمی دەسەڵاتدارەکان بووە بۆ ئەوەش من لە ڕاستیا لەوێ پرسیارێکم هێنایە ئاراوەکە داخۆ کۆمەڵگەیەک هەیە بەناوی کۆمەڵگەی عێراقی و لەبەر ئەوەی کۆمەڵگەیەک نییە بەناوی کۆمەڵگەی عێراقیەوە کەواتە ئێمە بەسمان چییەکە باز لە ڕۆڵی ژن و باز لە ڕۆڵی ژنی عەرەبی و کورد بکەین لە دیموکراتیزەکردنی یا گۆڕینی زهنیەتی کۆمەڵگەی عێراقیە گۆڕینی ئەم زهنیەتە پێویستی بەوەیە کە ئێمە سەرەتا ڕۆچینە ناو مێژووەوە ئایا خەڵە هاوبەشەکانی ئێمە چییە بۆ نمونە کە وەختێک باس لە خوداوەند ئاشتارەکەین ئاسووری بەهی خۆی زانێ کورد بەهی خۆی زانێ عەرەب بەهی خۆی زانێ کەواتە لێرە مەبەستەکە چییە مەبەستەکە لە کاتێک قەڵەبینەوە لە مەسەلە مێژوویەکانە دەبینین کە خەڵی هاوبەش هەبووە
لە ڕاستیە کولتوری خودداوەند خاڵی هاوبەش نیشانی ئەوەیە کە لە نێو کۆمەلگاکانە خاڵی هاوبەش هەبوو لە نێوان کولتورەکانە خاڵی هاوبەش هەبوو بە تایبەتی ئەو دابەشبوونەی نێوان کولتوری بۆ نمونە میزۆپۆتامیای ژوورین و میزۆپۆتامیای ژێرین یا هەڵکشانی ئەو کولتورەی کە لە میزۆپۆتامیای ژوورین کولتوری دایکایەتی بە تایبەتیش لە ئەتوانم بڵێم ینی هیچ شتێک ڕەش و سپینیە لە میزۆپۆتامیای ژێرینیش بە هەمان شێوە ئەوەیە بە هەمان شێوەش ئەوە هەیە ناکۆکیەکان لە ڕاستیە دەستنیشانکردنی ناکۆکیەکانی زۆر گرنگە کە من لە وتارەکەی خۆمان لەوێ ئاماژەم پێکرد ئەویش ئەوەیە کە لە ڕاستیان نەک بەتەنیا بەنسبەت عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە لە هەموو دنیاە سێ ناکۆکی سەرەکی هەیە کە زۆر کاریگەری لەسەر ژیانی کۆمەلگاکان هەیە یەکەمیان ئەو ناکۆکیە کە لە نێوان نخبەیەکی زۆر بچووکایە کە سەدا یەکیش تێپەڕناکە ئەوانیش نخبەی سەرمایەدارە چاوچنۆکەکانن کە هەموو سامانەکانی سەرزەویان قۆرخ کردووە بە ڕێگەی کۆمپانیا هەژمونگەراکان کۆمپانیا سەرمایەدارەکان و بەشێکی دیکێکە لە 1990 ئەم لە 1990 ئەو کۆمەلگایانن کە بێبەشن لەم داهاتانە و تەنانەت گەمە بە بازار دەکرێت گەمە بە ژیانی مرۆڤەکان دەکرێت تەنانەت گەمە بە جیناتی ئینسانەکان دەکرێت لە هەموو بوارەکانە بواری ئابووری بواری تەندروستی بواری پەروەردە ئەم نخبە دەسەڵاتدارە دەستیان بەسەر کۆمەلگاکان ئاگرتووە ئەمە یەکێک لە ناکۆکیەکی دیکە ئەوەیە کە لە نێوان مرۆڤ و لە نێوان سروشتایە ئەم ناکۆکیە نیشانی ئەوەیە کە ئەم قۆناغی کە ئێمە تێداین مرۆڤ بەڕادەیەک درڕندە بووە لە بەرامبەر بە سروشت یعنی ئەو بڕیارەدا لەکوێ چ بەشێکی ئەم زەوی ئێمە بەکاربێنێ بۆ کەڵەکەکردنی سەرمایە بۆ گەرمکردنی بازاری سەرمایە بۆ دەستگرتن بەسەر سامانی ئەم زەویەمانە و لەو پێناوەیە شەڕ هەڵەگیرسێنێ لەو پێناوەیە پشێوی دروستەکە لەو پێناوەیە کارگەکانی چەک برەو پێدەدا و ئەم مرۆڤ کە بە زۆری زهنیەتی پیاوسالاری زاڵە بەسەر ئەم زهنیەتەیە ئەم ناکۆکیی نێوانیە ئەم مەودایی نێوان مرۆڤ و سروشتی زیاتر ینی زیاتر مەوداکەی فراوانتر کردووەوە هەڕەشێکی زۆر گەورە لە سروشتەکەمانەکە ناکۆکی سێهەم کە ناکۆکی سەرەکیە و ناکۆکیەکە کە ئەتوانم پێ بڵێم داگیرکاریە شەڕێکی درێژخایەنە کە ناوی نییە ئەویش ئەو ناکۆکیە ڕەگەزیەک لە نێوان ژن و پیاوە هەیە کە لە ڕاستی ئەمە ناکۆکی سەرەکیە ئەم ناکۆکیەکە دوو ناکۆکیەکەی دیکە ئاوەدا یا بڵین بۆتە خۆراکدانی دوو ناکۆکیەکەی دیکە بۆ ئەوەش ئەم ناکۆکیە جیاواز نییە لەو ناکۆکیانەی کە لە عێراقا لە نێو کۆمەلگاکانە هەیە بەڵام کەمترین کێشەکە ئەوەیە کە کەمترین قسە لەسەرەکرێ کە ئەمە لە ڕاستیە پێویستی بەوە هەیە کە ئەم خاڵانە لە نێوان ژنانە لە نێوان ئەکادمیسیانە لە نێوان گەنجانە لە نێوان هونەرمەندانە ئەمانە هاوبەش بکرێ و کۆتایی بەم چاوەڕوانیە بهێنرێت کە گۆڕانکاریە ڕێشەیەکان یا ئەو گۆڕانکاریانەی کە کۆمەلگە پێویستی پێێتی تەنیا لە ڕێگەی هەڵبژاردن و لە ڕێگەی پارتە سیاسەکان یا لە ڕێگەی نخبەی سیاسی چاوچنۆک و دەسەڵات خوازەوە دەتوانێت پێک بێت ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە و مۆدێلی چارەسەری ئەگەر بینە سەر ئەوەی کە ئایا مۆدلی چارەسەری هەیە لە ڕاستیە هەیە نەک بەتەنیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە هەموو دنیاە پراوێزێک هەیە کە خەڵکتیایە کارەکە و بەبێ ئەوەی کە هەموو چاوەڕوانەکانی خۆی بەدەسەڵاتەوە ببەستێتەوە و ئەمە ماهیەتی بەڕاستی شۆڕشی هەیە یان ماهیەتێکی شۆڕشێکی دیموکراتی و کۆمەڵایەتی هەیە کۆمەلگاکان پێویستیان بەوەی خۆیان ڕێک بخەن و پێویستیان بەوەیە کە وەڵامی پێداویستەکانن بۆ خۆیان بدەنەوە لە ڕێگەی خۆڕێخستنکردنەوە ژنی کورد و عەرەبیش لە ڕاستیە پێویستیان بەو دەلاقە هاوبەشەیە هەیە کە پێکەوە کار بکەن پێکەوە پلتفۆرمی هاوبەش ساس بکەن و پێکەوە بەڕاستی کار لە سەر گۆڕینی ئەو زهنیەتە بکەن چونکە ئەم زهنیەتە خوێن لە جەستەی کۆمەلگا دەچۆڕێنێ و کۆمەلگا بەڕادەیەک ڕەتێنراوە کە داپیرەیەکی 65 یا بڵێن 70 ساڵ کۆچبەرە بێ و لە ڕێگەی کۆچبەری شادەڵێ چی ببێ با ببێ ناگەڕێمەوە کە ئەمە لە ڕاستیە پێچەوانەی سروشتی ژنە کە ژن زیاتر پێیوەستە بە خاکەوە پێیوەستە بە بەهاکانی کۆمەلگاوە پێیوەستە بە ناسنامەی وڵات پارێزی خۆیەوە دەزانی زەهنیەتی دەسەڵاتداری شکڵی بە هەموو شتێک داوە لە ژیانە لەبەر ئەوە کاتێک دێتە سەر مەسلەی ژن هەم هێزە هەژمونگەراکان هەم هێزە دەسەڵاتدارە یا بڵین دەسەڵات خوازەکان هێزە سیاسی دەسەڵات خوازەکان بە بەردەوام پرۆفیلێکیان هەیە بۆ ژن ینی ژنێکی چۆن ئەوان قبوڵەکەن
لێرە لە ڕاستیە کە باز لەو ئازادیە باز لەو دیموکراسیە لە سیستەمێکی دیموکراتیک دەکرێت یا لە پێداویستەکانی کۆمەلگا دەکرێت یەکسەر سەرنجەکان بۆ سەر دەسەڵات دەچێت بەڵام دەسەڵاتیش بە پێی خۆی بە پێی ذهنیەتی خۆی پرۆفیلێکی بۆ ژنێکی چۆن پیاوێکی چۆن کۆمەلگایەکی چۆن داڕشتووە و ئەمە بە بەردەوامی لە ڕێگەی مێدیاکانەوە دەرخواردی کۆمەلگا دەدرێت لە ماوەی ئەو هەژدە ساڵە لە عێراقا بەگشتی و لە ماوەی 30 ساڵی ڕابردووە لە باشووری کوردستانیش بە تایبەتی کۆمەلگا نوقمی خوێن بووە نوقمی بێزاری بووە یعنی بەڕادەیەک کۆمەلگا هاتوتە لێوارێک ئیدی لێواری مەرگە ئەگەر بەڕاستی ئەم قەیرانە گەورەی نائارامی و قەیرانە گەورەی لە هەموو ڕوویەکەوە سەرەتا قەیرانی ژیان لەبەر ئەوەی کە بێئومێدی گەورەترین قەیرانە لە مرۆڤە لە قەیرانی حکم و لە قەیرانی سیاسی و لە قەیرانی ئابووری زۆر قوڵترە ئەو بۆشاییە معنەویە مادیە چۆن پڕەبێتەوە بە تایبەتیش کاریگەری لەسەر ژیانی کۆمەلگا کاریگەری لەسەر ژن چۆن پڕەبێتەوە لە قۆناغی ڕابردووە سەرکوتێک هەبوو ئەم سەرکوتە وای کردبوو کە ئەو بۆشایە نەبێت لە ڕاستیە سەرکوتێک هەبوو کە زۆر کۆمەلگاکانی خەفە کردبوو بەڵام لە دوای قۆناغی دواترەوە ئەو بۆشاییە بە پەرتەوازەبوونی گەورە دەبێت بەڵام شتێکی پۆزتیڤ جێگەی ناگرێتەوە کێشەکە لەوایە کە ئەم بۆشاییە بە بوونی سیستەمێکی دیموکراتی پڕ نابێتەوە لە خاڵی پۆزتیڤ و نەگەتیڤە هەمیشە ژن ناوەندە لەبەرەوەی کاریگەری هەیە ژن ڕایەڵی بە ژیانەوە بە سروشتەوە بە کۆمەلگاوە قایمترە لە هەربوونەوەرێکی تر لە نێو کۆمەلگەیە لەبەرەوە ژن دەبێتە چەقی هەموو باسەکان دەبێتە چەقی هەموو گۆڕانکاریەکان و دەکرێتە تەنانەت کەرەستەی هەموو خراپەکاریەکانیش ئێمە دەبینین ینی ڕۆژانە ئەو نمونانەی لە نێو مێدیەکانە دەبینین بەداخەوە فەلسەفەیەکی شۆڕشی ڕۆژئاوا و بە تایبەتیش ئەتوانم بڵێم تەنانەت شنگالیش کاریان پێکرد ئەوەیە پێکەوە گفتوگۆ دەکەین پێکەوە بڕیار دەدەین و پێکەوە جێبەجێ دەکەین کە تۆ ئەو سیانەت لە نێو کۆمەلگایە پێکەوەی کرد واتە تۆ لەسەر ئەو بڕیار نادەی بۆ کەس ئەمە سیستەمێکی نادیموکراتیە سیستەمێکی هەرەمیە بەڵام لە هەمان کاتە مۆدیلێک هەیە کە دەڵێ پێکەوە گفتوگۆ دەکەین پێکەوە بڕیار دەدەین پێکیشەوە پێکی دێنین کەواتە ئەو پێکەوە بوونە لە بڕیاردانە وا لە کۆمەلگا دەکا مەسەرەن دایکێکی وەکو شنگال لە بەرامبەر بە هەموو هێرشێک تەمەنی 60 ساڵە بەڵام لە بەرامبەر بە هەموو هێرشێک ڕادەوەستێ ئەمە ئیرادەیەکە ئەمە ڕاستی مۆدلێکی بیرکردنەوەیە مۆدلێکی جێبەجێکردنەوە پێویستی بەوە هەیە کە ڕاستی ئەزمموی لێوەربگیرێ و ئەزمونە بەتەنیا نەک ئێمە لێرە ئەزمموی لێوەربگرین ژنان لە کەتەلۆنیاوە لە ئەرژەنتینەوە لە بەرازیلەوە لە وڵاتانی ئەوروپاوە لە هەموو شوێنێکی دنیاوە ئەم نمونەیە بەڕاستی بە بنەما دەگرێ لەبەرەوە ئێمەش لێرە پێویستمان بەوە هەیە کە ئاڵوگۆڕی ئەزمونەکانی خۆمان لەگەڵ یەکتریا بکەین ژنانی کورد و عەرەب بۆ نمونە هەر ئەو ئەزمونانەی کە لە ساڵەکانی سەدەی 20 کەم نین ئەو بەرخودانانەی کە ژنان لە عێراقا کردویانە بۆ نمونە ژنانی عەرەبیش و ژنانی کوردیش و ژنانی ئاسووریش من لەوێ ئاماژەم بە چەندین ناو کرد کە لە ساڵەکانی لە سەدەی 20 ڕۆڵیان هەبووە لە داڕشتنی دەستوری عێراقا ینی ئەو دەستورەی کە ئێستا دەتوانم بڵێم لە سەرەتای داڕشتنیەوە یەکێک بوو لە دەستورە هەرە دیموکراتەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ساڵی 2003 بەدواوە ئەم دەستورە پاشەکشەی کرد لەبەرەوە ئەوە نییە بەتەنیا بڵین ژنان پیاوان یاسانی نادیموکراتیان داڕشت ژمارەیەک لە ژنانیش بوونە پاڵپشت بۆ ئەو یاسا نادیموکراتیانە لەبەر ئەوەیە بەڕاستی دەبێتە هۆکاری ئەوەی کە ئێمە ئەجێندامان هەبێ و ئەو پێکەوە ژیانە پێکەوە کارکردنە لە ئەجەنداکەی خۆمانە گفتوگۆی لەسەر بکەین هەر ئەو ئامانجێکی ئەو کۆنگرەیە ئەو حیوارەیان بڵێن ئەو دیالۆگەیە وەرگرتنی هەرێک نمونە یا دروستکردنی ئەجەندای هاوبەش لە نێوان ژنانە پێویستە لە دەرەوەی ذهنیەتی دەسەڵاتداری بێ واتە هێزە سیاسیە دەسەڵات خوازەکان دەبێت نەبن بە نمونە بۆ پێکەوە دیالۆگی نێوان ژنان دەبێت ژنان ڕوبەرێکی دیکە بۆ دیالۆگ دروست بکەن دوور بێ لەو ذهنیەتی دەسەڵاتدارەتی کە هەیە